هواز پریشان حالش به حال دید سر تا پا برگشت سیاه و خالی سرخولی کوان وسیعتم دید درختان جخم چو چوگان شنیدیم داران درختان کلاغی پشتیم کپوکم دماغ بلبل میوشدیم کپوکم دماغ بلبل خاموشدیم کپوشینه گال گرما شمان مرده داشت خدا و روی ترما منو باویال عهد من کردن من خمو اوتم خدا تا و روی مردن را چجاران دیار دنیم مرگو کو و با مزار دنیم بی تو چماسی افتاده خاکم برگم پاسن جا بشاک شاکم و با و یوم و با و یوم او رو و ویلا ای و با و یوم و با و یوم ای و با و یوم او رو و ویلا ای و با و یوم شوخاوم شریک تافتی جوان شوخاوم شریک تافتی جوان یا حباب نرینگی جاگرداون شرطو بپوشن جامعی قدرانی شو مجنون بلیم سرنایرانی شرب خوراكم ولخت فيكم ونافسيكم شبي سفيكم شوطار ورشتار هدو كيتانين شوطار ورشتار هدو كتاروانين لو شتاك او خدا بقرار ومن شربو اندامين بلاد نشانكم شلطاسون علي خدا بايا خوشانكم وابا ويولي مري وابا ويولي او
وقتتان وخير ومجوارم لهر كوهن ساق وسلامت بن البته دسبيك ام ديبيت ايما كامنتيك بناوه هورامان رشيد كأتوانيت كامنت فركسيك بيت شيوكي قورا ومن بجواب دانا وبم كامنت الرومناوه بند سياسية كاني لتزيي تا زيري اكتوبر كوتاي او نساقسي تو قرقت كرد رزقار كي چماني من قرزار ام آغامه اولا بامن خاص سرنج تو بو اشتراف كيشم كاك هورامان كسايتي هاي وكو جنابت كلم ترحب سيارانا اكن مثلا الين چون رزقار مانكي مثلا الين چيمان بو اكي تو نازانم لەکوێ فێرە ئەوە بووی کە پێت وایە شتە مهمێ کە دوا پێوە ئەیدەی بە من یا من لە بەرەو ڕێگەیەک ئەڕۆم بێ یارمەتیە تۆ بەو ڕێگە ناگەم یا من ماتەڵ بووگم کە تۆ ئیجازەم پێ بدەی تا بێم قسە بکەم ئەووەڵەن کێشەی کورد کێشەی برسیەتی سەعادەت برابرية كوملايتي مساواة تبعيز النية كيشي كرد من حج كاتيناتكم لسر فساد آبودي قصبكم حج كاتيناتكم سبارت بقراني وقران بونش تومك قصبكم حج وقتناتكم روابط فيما بين إنسان قالك إيوه حسيبيكن تال كيشي كم تاسابتي بكم كسي كور بيغمبر هاز يا كور بيغمبر نية بەڵکو معزەلە کورد ئەو شتێکە ئێوە بەغەڵەت پێژن پرس پەدیدەیەکی کۆمەڵایەتیە کە ئەکرێت لە فیڵدی ئابووریەوە لە فیڵدێکی ترەوە جوابی بدەیتەوە کێشەی ئێمە بێکاری نییە ئێمەی کورد کێشەی ئێمە بێسەروەریە بێدەسەڵاتیە ئەکسەریەتە کۆمەلگای ئێمە وەکو تۆیان پێهاتکە فکرەکە کەنیشکە 14 ساڵەیە کە من هاتکم بیخوازم تەڵام بۆ ئەکەی سەیارەت هەز ئیشت چییە بەچی لێم ئەدەی ژنم بەسەر و ناخوازی گەرچێ مۆدلە ئاوا نە سوژەیە ژنە کورد بووگە و نە سوژەیە ژنە کوردە ئەمڕۆژینە ژنە کوردە ئەمڕۆژین لە دنیاویە ئەمڕۆژ و بە هەڵس و کەوتەکانە دنیای ئەمڕۆژە چاوەڕوان نییە لە دەرگای ماڵەکەیان بن داوای بازنەی تەڵاب بکات و داوای سەیارە بکە دێر و زوویش گشتی وای پێتێت پس تۆ هەنوو تێنەگەیشتگی کە کورد و چمکە کورد معزەلی پرۆبلەماتیکاکەی بێدەسەڵاتیە نەبوونە سەروەرە نەبوونە ئینسانە سەروەرە نەبوونە ئەخلاقە سەروەرە نەمانە ئەخلاقە سەروەرە ئەوەی تۆ باسە کرد ئەخلاقە مەحکومە تۆ قبوڵە کردگە ڕایەتی مەحکومی فکرەکەی شتە مهمێکی کەسێ ئیشە ڕزایەتت بەدەست بێنێت چون تۆ مهمی ئەهەمیەتەکەی شتوا لە ئەوەی کە کاغەزێکە خەیتە سنووقت دەنگدان دەنگ ئەدەی بزانە کاکە گیان ئەوەی کە ئێوە لە شتێک بەناو سیاست تێنەگەیگن ئەڵبەتە ئێمە وشەی سیاستمان نییە عەرەبەکانیش نەیان بووگە و ئەوەی کە پێی ئێژن فارسیش نەی بووگە دلیلی هەست لەبەرەوەی هەرتیان ساختن و ئەڵبەتە عەرەب موجودیەت پێیا ئەکا بە ئیسلام و لە ئیسلامە تۆ سیاستت نییە سیاست لە جێگەیەکا معنای هەست کە هەڵس و کەوتی دەسەڵات هەست نەیەک دەسەڵات کەسێک کە خەلیفە وێت یەک نەفەر وێت وما بەقیە بەندەون هیچ مناسباتە قدرەتی لەگران نییە هیچ هەڵس و کەوت و قدرەتی لەگران نییە بزانە وەختێک ئێمە ئێژین تەرجمەیە غەڵەت یا دەرکە غەڵەت ئەکرێ لە چمکەکان وا لە فەلسەفەی سیاسیە هەست مەسەڵەن ڕۆفرە کەسێکە ژێ ئێمە خەباتە مەدەنی ئەەکەین کەس نازانێ مەدەنی چییە بەدەنی چییە ئەگەر مەدەنی لە سڤیڵ گیریاگە سڤیڵ بە معنایە تەمەدون یعنی چەندانە ماڵ بەیتە دەمی یەکتری و بووگەس و شار نییە ئەو تەمەدونم تەرجمەی مۆدۆنە کە لە مەدینەوە تێت
ئێمە بەغەڵەتە خام بۆیە ئێمە نافامین کە چۆن لەم سەرزەمینە ئێمە پێشووتر دەسەڵات بووگە چۆن ژیار و حەزارەت بووگە. سیاست لەکوێیە هەست؟ ئەوە کە پێی ئێژن سیاست بە زوانە ئێمەمانان پێی ئێژن یاری. هەنووس کە هەنووزە خەڵکە سلێمانی خەڵکم و کریان بە گەمەکردن ئێژن یاری. مناڵەکەت وا لەکوێ خەریکە یاریەکە. یاری لە نێوانە هەڵس و کەوتە قودرەتە، باڵانسی دانانی سەرخوارکردنی بەمە ئێژن یاری. ئێمە چونکە یاریمان هەست بۆیە تەمامەن فەرق دەکەین بەر لە تەمامە ئەوانەیشە کە بێن سیاست نامە بنووسن یا ڕساڵەتە سیاسی بنووسن لە سەرزەمینە ئێمە مناسباتە دەسەڵات بەرقەرار بووگە، مناسباتە دەسەڵات یعنی هەڵس و کەوتە دەسەڵات. ئەمە سیاست لەکوێ تێت؟ یاری لەکوێ تێت؟ بەچی ئێژن تەمەدۆن لەو جێگە کە سنگ ئەوەڵ وادانریا بێ ئینسانەکان ئازاد وە بەرابەرن. تۆ لەکوێ ئەکەویتە بیرە ئەوەی کە چۆن حکوومەت بکەی؟ لەو جێگە فەرز بەر ئەمە ئەگری کە تەمامە ئینسانەکان ئازادن وە بەرابەرن. بۆ لە تەمەدونە مەسیحیەتە، بۆ لە تەمەدونە ئیسلامە سیاست معنای نییە؟ چون یەک خوداوەندی هەست، ما بەقیە نۆکەرە و عەبدە ئەو خوداوەندنە و نوێنەرە ئەو خوداوەندە کە خەلیفە بێت یا پادشاه بێت سەروەرە تەمامە ئەمانەسە دەرنەتیجە هەڵس و کەوتە دەسەڵات مەوجود نییە، ئینسانەکان بەرابەر و ئازاد نییەن. بۆ لەم سەرزەمینە ئێمە ئەم شتە بووگە بۆ بووگە لەبەرەوەی فەرزە ئێمە ئەو نقطەوە ئێمە حرەکەتی دەست پێ ئەەکەین بەر ئەمە بووگە کە هەر ئینسانێ ئازادە، هەر ئینسان و کوردی ئازادە، گشتی لە توێ شەواڵەکەی خۆیان پیاگە، گشتی کوڕی باوکی خۆیسی، کەس هیچ فەزڵێکی بەهۆی هەبوونی کەرەستەی زیاتر بەسەر ئەوێکی ترا نەبووکە. ئەی ئەم کولتورە ئەم ڕۆژاڵە خەریکە چیەکە؟ ئەم کولتورە خەریکە هەڵس و کەوتی دەسەڵات لە ناو کۆمەڵگای کوردیە لەبینەوە. ئەی شێوی دەستکاریەکە لەکەی وایە کردگە 300 ساڵە جابوو من ئیستەتێمەوە سەر عوزەیری دزەیی و تێمەوە سەر ئەقلیمە کوردستان لەبەرەوەی وەکو چۆن ئەم ئاغای هەورامان ڕەشیدە وەهم لێداگە ئینسانە ئازادێک نییە، کۆیلەس ئینسان ڕعیەتێکە، فکرەکە کە من هاتکم ئەو نجات بم یا ئەو منی داوەت کردگە بەجێوەکە بیر لەوە بکاتەوە ئەم شتانەیەم پیاوە ئەڵێ منیش هەرەو مەگەرەکە، منیش حەزەکەم بەم شتانە. جاوێسیاگی بە دیارە ئەوەی کە من بێم و تۆ نەجات بەم تۆ ژیان و خۆشتر وێت دەی من هەڵسام دەسەڵاتم گرتووە دەست شەڕم کرد ئاوارە بووم خەوف و ترس بەسەرمەوە هات دەربە دەربووم پاشان سەرکەوتم بۆ ئیشی بێم بەشی تۆ بم تۆ پاڵت داوە و قنگە کردووە سۆبە و گڕە سۆبەیدا لە قنگە تەواوە گیانم و چرکەیە کردو هاتی تەکەڵ و ئەم جۆرە هەڵس و کەوت و تێگەیشتنە لە کۆمەڵگای ئێمە سەمەرەکەی ئەبێ بەم حاڵە خراپەی وا ئێمە هەمانە. من یەکەم جار لە یەکەم دیبێتەکانە عوزێریا مەشایە هەوسارە باڤڵە تاڵەبانیم بکێشایە ئەگرا سەرزەبیل و کوردەوارم بە درێژایی هەزاران ساڵە هەڵس و کەوتی دەسەڵات مەوجودە. ئیجازەمان نەداگە بە هیچ کەسێ نێرەکەری بکە بەسەر یەکتریوە. دەوڵەتەکانیش کە هاتکن ورد و ورد و ورد هاتکنە ناومان بە حەککردنە فۆرمە ئێمە. کەس بە نێرەکەری نەیتوانێت بێەوە توش ناتوانین نێرەکەری بکەین و من هەوساریم کێشا لە هەمان کاتدا
ئەبوایە بەربگرم بە شێواندنە ئەوەی کە لە وڵاتی ئێمە ئێژن یاریە نقمبوون و تەمامکردنە هەڵسوکەوتە دەسەڵاتە. بۆ خاترەوەی لەمە تێبگەین با مسالێک بم. ورد و درسی ئێوە تەقەکردن ئەزانن، نیشانە شکێنی ئەزانن. لەوانەیە گشتتان بۆ 50 متر و بۆ 40 متر نیشانە باش بپێکن. بەڵام ئەگەر نیشانەکە بوونە 400 متر بیوەنە 700 متر بە هیچ کام لە ئێوە ناپێکێرێت. بۆ لەبەر ئەوەی ئەگەر فاسڵەی تۆ نێوانە تۆ لەگەڵ نیشانەکە درێژ بوو، ئەوجار دەیان شتی تر ئەبێتۆ بزانیت تا بەی لەو نیشانە. ئیتر مستەقیمەن بنواڕیتە کونە درزە قەرەوڵ بیخەیتە ژێرە نیشانەکە یا ناوەڕاست نیشانەکە لێ نادات. بۆ لێ نادا؟ لەبەر ئەوەی کە با گەرمی و ساردی بە قووەتیە فیشەک و تفەنگەکە لەسەر ڕووینە ئەم فیشەکە تەئسیردانی. بۆیە تۆ وەختێک گەرەکتە بەی لە نیشانەیە لە 700 متر نیشانەکە ناگریت، بەڵکو لەوانەیە 5 متر سەرەوەی نیشانەکە بگریت. ئەگەر باکە جۆرێکی تر بێت 2 متر 3 متر ئەمە تێتە دەستەوە. بۆیە سیاسەت علم نییە، زەمن ئەزانێت، وەزعیەت ئەزانێت تۆ چۆن یاری ئەەکەی، چۆن ئەتوانی ئەم یاریە بیری تۆ. کەسێک گەرەکی وێت لە نیشانەیەکی لە نێوانە 400 مترە تەقە بکە، قەرەوڵەکە بگرێتە ژێر نیشانەکە بە حیاتی لێ نادا، کورتەکە نایگاتی. بۆیە تۆ لە جەنگە قەدیمیەکانیشا کە تیر و کەوان بووگە کاورا وەختی گەرەکێسی ئاخرین نەهاویەتە ڕووینە تیرەکەی بڕوات مستەقیم تیرەکە ناگرێت، تیرەکە گرێتە ئاسمان تا نەهاویەتە برد خۆی بڕوە. ئیسە با من ئەمە بکەمە سیاست. ئەگەر تۆ مەبەستت لە سیاست کورسیەکی پارلەمان بوو، تەمامە حەوزەی دەوروبەرت خەڵکە ناوچەکەی خۆتە دەنگە بێبە. ئەگەر تۆ مەبەستت گرتنە دەسەڵاتە کورد قەومی ئیتنیکی بێت، ئەوجار بردی فاسڵەکەت فرەوێ. یعنی تۆ ئیستا فاسڵەت فرەس بۆ هەدەفەکەت قەت مستەقیم ناتوانی لێبەی. تۆ قەت مستەقیم بە ناسیۆنالیزمە کوردی ناتوانی تا هەمەدان بگری، نایبێکی کورتەکە سەرەکە. بۆ خاتری ئەوەی تۆ بەی لە نیشانەکە لە هەمەدانا ئێشێ بەرزایە قەرەوڵەکەت لەکوێ بگری، ئێشێ بەرزایە قەرەوڵەکەت لە تاران بگری. یعنی لە پشتە تفەنگەکە تارانەگری، گولەکە ئەدا لە نیشانەکە لە هەمەدانا. ئەمە تەمامە ئەوانتانە وا تەدریبی نظامی دیگە و چووگەسە سنایپەر و نیشانە شکێنی ئەیزانێت. بۆیە هەر کەسێک ناتوانێت نیشانەیەک لە 1000 یاردیە، 1 کیلومتریە، 900 متریە بشکێنێت و ناتوانێت بشکێنێت. دەقا و دەق سیاست واسە. تۆ ئەگەر گەرەکت بێ ببی بە ڕئیسە عەشیرەتێ وا بە فەرمانە تۆ ورد و درس بەخەت بێت، ئەمە نیشانەی دوورە. بۆیە تۆ مستەقیم دەسی بۆ ناگری مشتی بۆ بگری، بەڵکو بەرزی ئەەکەیت و ئیستا ئێشێ بزانی لێدانە لەو نیشانە دەیان علم ڕیازیت گەرەکە، حسێبت گەرەکە، سرعەتە با ئێشێ بزانی، گەرمی و ساردی هەوا بزانی، کێشە گولەکەت ئێشێ بزانی، نەوعە گولەکەت ئێشێ بزانی، بردە تفەنگەکەت ئێشێ بزانی. ئاسانترین ڕێگە بۆ سەرۆک عەشیرەت بوون چییە؟ ئەمەسە مردم متحەیرە خۆتکەی. وەکو ئەوەی کە ئێمە ئینسان ئاسانترین ڕێگە ئەمەسە کە لە خۆمان خودایی بنوێنین، ئولوهیەت بنوێنین.
سارێکی گران ئەکڕین سواریەبین. خۆمان هیچێنی ناتوانین بە قسە بە هەڵس و کەوت بە وەفا بە نێوانە ئینسانەکان ناوبانگ بەدەستبێرین. بەڵام سیارەکەمان بە قەوڵە ئینگلیسیەکان ئایکەچەرە ئەبینە جێگای حەسرەتە خەڵک. لامبۆرگنی لەژێر پێیە، بوگاتی وای بوگاتیەکە دی. تۆ ئاوا چیەکەی؟ تۆ ئاوا ئاسانترین ڕێگە ئەگریتە بەر. ئەمە هەدەف کورتە، 20 متر دوورە، بیدەیوە دەسە هەر مناڵێ تەقەی لێ بکای پێکێ. 2 دقە فێری تەقەکردنی بکەی ئێ پێکێ. ئۆکەی، کابرایەک لە ناوە عەشیرەیەکە، کابرایەکە وەکو گشتمان، پڕ لە نیاز، حەزی لە پارەیە وەکو گشتمان، حەزی لە ڕاحەتیە وەکو گشتمان، حەزی لە جنس و سێکسە وەکو گشتمان، حەزی لەوەسە خەڵکیش قەت ئەگەر خۆشی نەگەرێک بێ احترامی بنی. دەی ئەمە لە خۆبردووی گەرەکە، دەسەڵاتداری گەرەکە، مەردمداری گەرەکە، تێگەیشتووی گەرەکە، ڕەنجی گەرەکە. ناتوانێم کارانە بکە. ئاسانترین ڕێگە چییە؟ ئاسانترین ڕێگە ئەمەسە کە خۆی بڕازێنێتەوە. ڕازاندنەوەکە چییە؟ ئێستا تۆ بەڕاحەتی ئەتوانی دەری بخەی کە تۆ چۆن ئینسانە مهمێکی، قەڵای گەورەیە دروستکەی، ماشینێک بێریتە دەوروبەر و 4 نەفەر حیمایەت بکە، لەگەڵ یەکتریا کۆبووی تۆ خوانێ دابنی بێژی 20 نەفەر بێن بۆ گۆشت خواردن. دادێ تەلەفۆن بکەن بێژن 20 نەفەر بێ بۆ شارکردن بزانم تێ. ئەمە عەشیرە. ئەگەر عەشیرە دەسەڵاتە، عەشیرەیشی بیر لەوە بکاتەوە کە ئەووەڵەن بڕیارەکان دیارە ئشەیەک نەفەر بیدا، بەڵام شەنوکەوکردنی ئەمە کۆمەڵێ تێگەیشتوو بە وەفا، تێگەیشتووی لە دنیای ئەم عەشیرەیە گەرەکە کە کۆ ببنەوە، لە دیوەخان کۆ نابنەوە، وەڵمە گۆشت بخۆن و تەزبیحان کەن و قسەی مفت بێژن، کۆ ئەبنۆ داستان ئێژن، چیرۆک ئێژن، کۆ ئەبنۆ گوزارش ئەدەن کۆمەڵگا چۆنە، هەڵس و کەوتمان لەگەڵ خەڵکەکانی تر چۆنە، کێ هات چ مشکلێ دروست بوو، کێ کام عەشیرەی تر لێی قۆمیادە، کێ وەزعی خاسە، چی بکەین کە ژیانەکە باش بڕواتە بەرەو، بەڕووبوومی ئیمساڵ چۆن بوو، منداڵەکانمان چۆن پەروەردەکەین، باشترین فرسەتەکان چین بەدەستیان بێرین. ئەمانە خۆ بەحس ناکرێ، مشتێ تەزویح ئەگرنە دەست، گەعدە ئەکەن ئاوات بووکانی ئەڕوا ئەویش دەوانچەیە حیز دەرتێرێ تاق 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 تاق. لە قوێخادێرین عوزەیریە پرسن کاکە تەمامە قەڵاکەت گەڕێن کتێبێکی تیانیە، لا کاتۆژێ من پیاوی عەسکەریم. ئاغای دێرین ئەم مەملەکەتی ئەمە پیاگیتیان نییە جواوە ئێوەمانان باتەوە. پیاوە عەسکەری کەر نییە، ئەسکەر بە معنای کەر نییە، کێوڕێکەی ئاخری مەگرە. پیاوی عەسکەری ژیرترین، تێگەیشتووترین، سەیاسترین، ڕێویترین ئینسان ئێشێ بوێت. ئێشێ مێژوو بزانیت، مێژووی گەورەکان بزانیت، مێژووی شەڕ بزانیت، تاکتیکە شەڕ بزانیت، استراتیژی بزانیت، کاپاسیتی ئەسلحەکان بزانیت، زەمینی جەنگ بزانیت، لە هەواڵگیری سەر دەروێرێ بزانیت کێ ئەیخەڵەتێنێ، بزانیت ژێر ڕەوانشناسی دەروونناسی بزانیت، بزانیت دوژمن کێس، بزانیت جاسووس سیخۆڕ ئەگەر لەگەڵ یا ڕوبەڕوو بوو چۆن هەڵس و کەوتی تەکا بکە، بیکا بە سیخۆڕی دووجانبە، بزانیت کێ سیخۆڕە، سیخۆڕ چۆن تێتە بەرەوە. ئەوەی فرە تعریفت ئەکات دۆسە نییە، حتمەن ئەمە فۆرمۆڵێکی علمی نییە ها، بەڵام حتمەن ئەوەی کە جاسووسە دوژمنایەتی تۆ ناکە، قسەیشە پێ نایژی، تەوهینشە پێ ناکە. حتمەن ئەوەی کە جاسووسە غەریبە نییە، بە احتماڵە فرە ئامۆزاتە براتە باوکتە خۆشتە. چۆن تۆ پێت وایە پیاوێکی ئەسکەریت ناوێ بخوێنی تۆ، ناوێ بزانی دنیا چی خەبەر وگە، ڕابردوو چۆن بووگە. ئینسانەکان ئینسانهایەکی
موجوداتێکی مقلدن ئینسانەکان پێ ناخەن ڕێگەیە کەسێ تا ئێستا نەچووبێ ئینسانەکان بە ڕێگەیەکە ئەڕۆن خەڵک بە ڕێگەیەکە ئەڕوا کەسانێکی تر بۆیان دروست کردوون تۆ شێ بزانی چۆن تۆ بەریت لەمە در نەتیجە تۆ یەکسری مەسائل ساختت بۆ دروستەوێ تەجروبەی ئیقلیمی کوردستان سابتی کرد فرە کەسێک بەدڵ ئینسانێکی سادە بوو کورد بوو لە کوردبوونی خۆی خۆشی ئاهات وەگەر وەختێ ڕوبەڕوو بوو لەگەڵ ئەزموونی ئیقلیمی کوردستانە شکستی هێنا فرە ناڕەحەت بوو ئەگەر کەسێکی تێگەیشتوو بووایە ئەگەر کەسێکی بەهرەدار بووایە ڕووی ئەکردە حکوومەتە هەرێم یارمەتی با کە کۆمەلگای کوردی گەورە کاپتەویکە چەک دروستکە ئەسڵحە دروستکە سیارە دروستکە سەنعەتێ بێرێت بەڵام بە پێچەوانە پارتی وێکێتی تفیان تێ کرد دوویانە خستەوە دەیان بار بیستگمە کابراژێم پرۆژێکم بۆیان برد ئەوەژێ من ویستم کارخانەی ئەسڵحەیان بۆ بم ئەوەژێ من ویستم درۆنیان بۆ دروست بکەم ئەزانی ئیرادەکەوا لەکوێ ئیرادەکەوا لەوەی کە تۆ پێک هاتەیە چۆنیەتیە ممکن بوونە حکوومەتە هەرێمە کوردستانت تێنەگەیگی غەڵەت تێگەیگی تۆ پێ دوایە کە حکوومەتە هەرێمە کوردستان بە قارەمانیە کورد بەدەست هاتگە ئەویش قارەمانیە کە پارتی و یەکێتی کردگیانە و خەڵکیش ڕاپەڕیگە ئەم خوێندنەوە غەڵەتە حکوومەتە هەرێمە کوردستان ئەگەر بە فیشەک بەدەست بەهاتایە فیشەکە ملەتێک وا گەرەکی خۆی ئازاد بکات ئمڕۆ احتیاجی بە تانک بوو بە درۆن بوو ئمڕۆ احتیاجی بەوە بوو دەستی لە ئەستانبوڵ بێ دەستی لە تاران بێ دەستی لە واشنگتۆن بێ دەستی بوێت یعنی چەقۆکە بنێتە بنە ملیان چون بە زۆر بەدەستی هاورد بوو حکوومەتە ئیقلیمە کوردستان وە حیزە وە دەست هاتکە وە قارەمانی وە دەست نهاتکە وی سەدام حسێنێ بوو ئەمریکا گەرەکی و بێتە ناوچەکە خەڵەتاندی سەدام حسێن زۆری بۆ ئێران هاورد بوو خەساندی پەلاماری کۆیتیدا ئەمانەی بەکارهێنا ئەمانە کەوتنە ناو بازیە لە بڕێکە وتیان کاکە گیان بێن دانیشن و ئالەگرای ئێمە داڵدەتانە دێن بڕۆن هەرچی خوا حەزی پێ ناکا بیکەن ئەی تەبیعەتەن حکوومەتە هەرێمە کوردستان بە قارەمانی بەدەست نەهاتکە تا بە قارەمانی بەردەوام بێت حکوومەتە هەرێمە کوردستان بە حیزە بەدەست هاتکە و هەرچی کە کورد حیز بکات یعنی بەهێزی بکات ناتەوانی بکە کڕۆڵی بکات حکوومەتە هەرێمە کوردستان استیقباڵی لێکە بۆیە حکوومەتە هەرێمە کوردستان پوڵەدا بە بارام و وەڵەت بەیگی حکوومەتە هەرێمە کوردستان پوڵ ئەدا بە دروستکردنە NGO کۆمەلگای مەدەنی لە سنە کامێران مەریوان کەلار چەمچەماڵ کەفری ڕۆڵەی ئینقلابی تیانایەتە دەرو مشتێ خەسیاگە درۆزنە بازی کریاگە وتر فساد تابی نەقاقای چووگە لە ڕوبەر عمومی شوێژی ئەمە چاکترین متۆدە مبارەزەکردنە و دەوڵەتەکە تەسبیتەکە خوێندنەوەکەت غەڵەتە ئەگەر ئەمە خوێندنەوەت بێ باسی پیاوەتی و مەردی و کوردایەتی نەبوو پارتیەکەی نەبوو یەکێتیەکەی نەبوو ئەو کەسانەی کە لە ژێرە دەسە پارتی و یەکێتی گەورە بووگن هەر پێت پێیەکەنن کاکە گیان ئێمە بە حیزە ئەمەمانە هەست نە بە مەردانێکی حتا حیزتر دڕیاکتر سوالکەرتر بۆگەنتر تێ هەڵدریاکتر مەحبوبتر پەسەندیدەتر خاستر قەشنگتر لە عێراقا کولەن واسە عێراق جدید عێراق حیزەس مشتێ حیز ئەم وڵاتیانە دابش کردگەسە سەری یەکتری مناسباتە دەسەڵات چییە مناسباتە حیزی و فەسادە نوری مالکی تەئیدە علاویەکە علاوی تەئیدە نوری مالکیەکە هەرکیشان یەک گوون حیچی نیەن مقتەدا سەدر تەئیدە فڵانەکە هەرکیان وەیەکەوە تەئیدە پارتی یەکێتیەکەن پارتی تەئیدە یەکێتیەکە یەکێتی تەئیدە پارتیەکە زاهرەن بە یەک و شەڕیانە لەم وەسەتە خەڵکە عێراق بە بارمتە گیریاگە نەوت جەوت مناسبات زەمین موقعیت استراتیژی ئەفرۆشێت بەش ئەکرێت ڕاوڕووتێکە
ئەسەن عێراق بووگە بە مۆڵگەیە قاچاق چمانی 2000 دانە کارتل قاچاق ئەم عێراقیانە بەشکردگە لەسەر یەکتری مشتێ تفەنگوە دەستیان واوە دەسەوە. ئێستا لە زۆنە سەوزا چه خەوەرە؟ تۆ لە زۆنە سەوزا قنە سیگارێک ناتوانی هاور دەکەی، گشتی وا لە ژێرە ئینحسارە باڤڵە تاڵەبانی و یەکێتیە. دەیان ڕێگەی مختلفیان دانیاگە بۆ گومرۆککردن بە ناوی دەوردانە گومرۆکە عێراق، بە ناوی سەبت نەبوون لە ئەسنادا، بە ناوی نەگرتن گارانتی بۆت ئەکەن تا هەولێرە ئەیوەن لە ژێرۆ $10,000 بابەتە کانتینەرێک بە. ئەمە ئەو شتەسە پێ ئێژن گومرۆکەکەی یەکێتی، گومرۆکەکەی پارتی. ئۆکەی، ئیستا کۆمەڵە دموکرات زەهنیەتە مردمە ئێمە چییە؟ هیچ کەسێ ناتوانێت نیشانەی 800 متری بپێکێ، چون علمی گەرەکە، چون تێگەیشتووی گەرەکە، چون ئێشی حساب و کتاب کەی تا بزانی دەقیقەن کوێ بگری تا بەیلی. گشتی ئێژێت ئەمریکا تێت ئەڕوا ئێران ئەخا، ئێمە ئەڕۆین مؤتەمەردا ئەنین لەگەڵ ئۆپۆزیسیۆنە ئێرانیە، چواردانە سپێون و خوێڕی وەکو نووری مالکی و عەیاد عەلاوی و چەلەبی تێرین بە یەک و دانیشتنی ژینێمە گەورەکانە ئێرانین. سەلام عەلەیکوم و ئێران فدراڵیە و یەکی فەرشە سووریە خێنە ژێرە پەیمان و ژیان چ خۆشە و جایسە بێن بەشیکەن. دیتان خۆوا نەبوو، وایش نابێت. بۆیە تەمامە ئەو مردمەی کە خۆی بە پیاگ ئەزانێ ناهومێ دەوێت، چۆنە هەرچی سەرسەری و بێدایک و باوک و هەرچی نادروسە مەرغوبە لە لای پارتی و یەکێتی، چۆنە هەرچی توخمە جاش و سەرە جاش و بنە جاشە مەرغوبە لای ئەمان. کاکەی گیان، تۆ ناوێ بڕۆی لەسەر عەزەمەتە کورد بوێسی، سەرسەری خەڵک ترسێن چەقۆکێش بێدایک و باوک دەڵە دز حیز پەسەندە حاکمیەتە شەقا لە پیای محتەرەم، پیای محتەرەمە ترسێنێ دەسەڵاتی بۆچێتە بە. ئەم شێوە هەڵس و کەوتە لە کۆمەلگای ئێمە دەبوایە بشکایە و ئەشکێت و ئێمە شکاندەکمانە. هیچ کام لە ئەمانە دوورمەودانیان، هیچ کام لە ئەمانە سیاست مەدار نیەن، هیچ کام لە ئەمانە حاڵیان نەوگە لە سیاست. مثالێک بەمە خزمەتتان، چون ئەمە لەسەر عوزەیری و دزەیە و من باسە قوێخادێریم کەم. قوێخادێرین دیپلۆماتیک مساحبەیەکی تەکا کردگە، خڵایە نیشان ئەدا و نگابانی هەز و قوێخادێرین چکارەست فەرماندەی فەوجێکە 200 نەفەر. پلەی نظامی چییە؟ تۆ بێژە سەرهەنگە، عەقیدی پێژن، نازانم ئەمیدی پێژن، نازانم چی پێژن، شتە عەجیب و غەریبێک نێویش لە ئەقلیمە کوردستانە. کابرا چووگە کاناڵێکی پەیجێکی فەیسبووکی هاوردگە فیلمبەرداری لێ بکە، ئەیواتە ناو قوتاقێ، مێزێکی عەرەبی لەم دیزاینی ماڵی فەهەد و خەلیج و ئەمانەی دانیاگە، دیزاینێکی هەر ئاوایە لەم ماڵە کردگە، ئۆتاقێکی بۆ خۆی دانیاگە، سەندەلیەکی نەناوە ڕاستە مێزەکە دانیاگە، پەرچەمە یەکێتی و پەرچەمە عێراقە حەبیب و پەرچەمە کوردستان و 6 دانە ئاڵای بەم لاولای مێزەکە دانیاگە. ئەوڵە ئەگەرم ئاغا دەسەڵات و قودرەت تێبگەیشتایە ئەیزانی ئەمە سەری ئەخوا. دوو پادشا لە ئەقلیمێکا جێگایان ناویت و تۆ کی باوکە؟ تو نەقیبێکی شەق زیاتری، باوەڕەکەی کورسیەکە ئێژی کورسی سەیدە ڕەیس سەدام حوسێنە. باوکم بەچی تۆ؟ هەر کەسێ $10 ملیۆن بێت توانێت دەکوپوز و کورسی سەدام حوسێن دابنێ، مەشقە سەدام حوسێن بکات. واقعاً بۆ تۆ کی؟ فەوجی 200 نەفەری بە فەرمانی یەکێ وا لە ژێری دەسا. تۆ ڕئیس عەشیرەتە عوزەیری نییە باوکم، ڕئیس عەشیرەتە عوزەیری بوایتە
لە ماڵێکی لادیی قڕینادا ئەنیشتی 100,000 نەفەر هێزە مسلحە بوو، نەک 100,000 نەفەر، 100,000 نەفەر ژن و کەنیشک و کوڕ تدارکات و لوجستیکی 100,000 نەفەر هێزە مسلحە جەریە کرد. تۆ دەسەڵات بوویت، دنیا چۆکی داهدا بووت. تۆ بە نەمایشە غورفەکردن بۆ کێ پەیامە هەنێری؟ بۆ عوزەیریەکان، بۆ خەڵک گەرەکتە بیوت و نوێنەرە پارلەمان. تۆ پێت وانییە ئەوەی کە لەسەر کورسیە قدرت دانیشکە ئەویش لە تۆ هەرۆڵترە، نەمەشروعیەتی هێز نەدا، ئەویش وەکو تۆ نەمایشی کۆشکەکات و هێز و ئەکات و ئەمانە. چۆن ئەمە لە تۆ قوبوڵەکە؟ تۆ گەرەکت بوو ئەمە نیشان بدەی پێشووتر هەموو بیرەکانت کردبوو، دوژمنەکانت چکۆلە کردبوو، هاو پەیمانت بەستە بوو، کەسانێکی زۆرت لە خۆت حاڵاندە بوو، دڵ زۆر کەسێکت بەدەست هاوردە بوو، کردە تەمام ئەم کارانتە کرد؟ نەتکرد. بۆیە بە چاوسوورکردنەوەیەک دەرچوو و ئێمەش بەرمانگرت بە باڤڵ کە نێرەکەری بکە. باڤڵ و قێخادێرین یەک جنسن. باڤڵ کەوتکە بەسەر شانسەکە و ڕانتەکە، قێخادێرین کەوتە سەری بەشێ لە ڕانتەکە. ئەو لە ماو باوکی بەجێما بۆی ئەم لە ناو خەڵکە عادیوە هات بە شەقۆشاندن دەستی گەی لە ناو ئەم تەزادە بەم شتانە. پس تۆ دیت لەگرا چیان هەتک کرد؟ عوزەیریان هەتک کرد. هەدەفیان چییە لە عوزەیری هەتککردن؟ چکۆلەکردنەوەی لە بردنی مناسبات و هەڵسوکەوتی دەسەڵاتە. ئیستەیتر هیچ پەیوەندیە عەشیرەیە، هیچ عەشیرەیە نەهێزە، نە دەسەڵاتە، نە پەیوەندی هەز، نە ئینسانەکانی ڕازەکەن دەکە یەکتریە، ڕاز ناکەن. لە ڕووبەری گشتیە کۆیستە بووگەسۆ باو هەر کەستان دیت جامانەیە حیزێکی نیاسەری بزانە ئینسان ساختەیەکە. جارێک جەدیدەن بووگەسۆ مت هەر کە گەرەکێسی بێت بڕواتە ناوە ئەم بەزمە عەشایر بازیە، ئەو وەرین کارێکەکە جامانەیە قوتی حیزاکاتە زەری. دەسێت دەمە قۆپانی پان و تزوێحی حیز و سەلام عەلەیکم و مێوارەیە لە خزمەتی دیوەخانیە سەلام عەلەیکم و فڵان بووین و دانیشە بە جوڵگیانی خۆتان. ئێوە گشتتان نیشانەی کورتمەودان ڕۆڵەگیان، گشتتان ملايين دولار سروتتان بوێت کەس حەسوودیتان پێ ناوە، ئەوە نەدەسەڵاتتان نییە. هێوە خەریکن عەشیرەت لە بین ئەوەن. عەشیرەت کە لە بینەوەن چی لە بینەوەن؟ کۆمەڵێ هەڵسوکەوتی دەسەڵات لەسەر زەمینە ئێمە لە بینەوەن. مناسباتەکە ئەگۆڕن، قەتیسیەکەن، شکلی لە یەک ئەپژێنن تا مناسباتە قدرت نمێنێت. چه اتفاقێکەکە لەگرا مشتی دەڵە دزە مافیاکە و نەگیانی یەکتری. لەگرا ئیتر کۆمەلگایە مەوجود نییە، ئیجتیماعی مەوجود نییە، سیاسەتی مەوجود نییە. لەگرا دەرگیریە یەک مشت کەمتارە لەسەر لاشەی تۆپی بێ. ئێوە خەریکن سەرزەمینە ئێمە ئەکوژن تا داڵە کەرخۆر لەگەڵ یەکتریا وە شەڕ بێن، تا کەمتار لەگەڵ یەکتریا وە شەڕ بێن. بۆیە ئەم سەرزەمینە ڕەجولە سیاسی تیان نەهاتە دەرەوە، هەرچی بۆر و حیز و وە درۆ خۆوە شێخکەر و خۆوە حاکمکەر و خۆوە مەلاکەر هەر لە ژێری ئەم ناوە تایتڵە جدیدانەی کە هاوردیان هاتن مناسبات و کۆمەلگای ئێمە. مناسبات یعنی هەڵسوکەوت، مناسبات و پەیوەندی نێوانە کۆمەلگای ئێمە لەبارە دەسەڵات و بشێوێنن. تا ئەم دقیقە محاولەکەن، وەلی ئەگەر ئێوە دیبێتان ئێمە هەوسارە ئەمانمانە کێشاگە نایەڵین. ئەوەیشی کە یارمەتیە ئێمە ئەدات هەمان ڕۆحە جەهانە کوردیە لە وجود تاکتاکە ئەم ئینسانانە. ئەوەی خەڵکی کۆمەلگاز، ئەوەی کە ئەقڵ سەلیمی دەستکاری کریاگە. مەسەڵەن من ئەمشەو بە جوابدانەوەی پرسیارێ دەسم پێ کرد. ئەو ئینسانە تازە بیر لە یەکاتۆ کە خوێندنەوەکەی غەڵەت بوو. تازە ئەفامێت ئەو قسەی کە من ئەیکەم ئەگەر بابە دڵی ئەویشە ئەو لەو ڕاستا هەڵسوکەوتەکە. وەختی ئێمە گشتمان لە ڕاستای سەروەربوونا هەڵسوکەوتکەین، فڵک ناتوانێ نابودمانکە. منیش ناتوانم کەس بچەوسێنمەوە.
بەڵکو ئەگەر شتێکم پێ بدرێت بە لیاقەت و پێم دریاگە خەڵکی بە خۆشحاڵی و داگێ پێم کە من بیبەم بڕێوە. هەروە کە تۆ ئەگەر پوڵێکت هەبێت دوکانێ بسێنی ڕێستۆرانێ دابنی بە خۆشحاڵی و ئەگەڕێی بە شوێنە کەبابچیەکی باشە بهترین پارەی پێ ئەدەی کە بهترین کەبابە بۆ بکە. بەڵام ئەم بیرۆکە لەکوێ هاتکە؟ ئەم بیرۆکە لەوێ هاتکە کە کاورایان کردگە بە محکوم، کاورا بووگە بە کۆیلە، بە بەندە، بەچی لێ ئەدەن؟ بە دەستگای دین لێ ئەدەن، بە پرۆپاگاندا لێ ئەدەن، بە پرۆپاگاندای دنیای سەردەم لێ ئەدەن، بە عەقڵە بێفەڕە حاکمیەتی کە لە دەمە مەلاوە تێتە دەر، لە دەمە سیاسی و تێتە دەر، لە دەمە ڕووناکبیر و تێتە دەر، لە دەمە عەشایر و تێتە دەر لێ ئەدەن. ئێستا نمونەی عوزەیریەکان خەریکە بڕەخوا، دارای چەرمەگە باتڵ بوو، ئەکرەم باتڵ بوو، خوێخادێرین باتڵ بوو. خوێخادێرین ئەم کوڕەکە لە پڕێکا گەرێکی و بە قەڵایە خۆی دەرخا زەبتیان کرد و بە ناوی ئەویشەوە پۆرتە عەشیرەیان شکاند. ئێستا ئەو یەک کاری ماگە، ئەم هەتکەوا بەسەر عوزەیریە هاوڕگێسی جوبرانی کاتۆ، نەک خۆی کا بەسەر عەشیرەتە عوزەیری لێ قوبوڵ ناکەن. وەکو تاکێکی عوزەیری ئەم هەتکەوا بەسەر عوزەیری هاتکە قوبوڵی نەکە. سەر و ماڵ و ئیمکانات و هەموو شتێکی بەکار بووە وەگەنە فەوتیاگە. لەناوە دڵە عەشیرەتە عوزەیریشە وردە وردە کەسانێک پەیا ئەون کە لەم خەسیاگیە حەز پێ ناکەن. ئەدەیەکیان هەن بە ئەندازەی کافی پوڵیان بووگە، بە ئەندازەی کافی دنیایان دیگە، چیان نییە؟ احترامی کۆمەڵگایان نییە، مێژوویان نییە، سەروەریان نییە. و ئەڕواتەم سەروەری و مێژوویە تۆمارکە. بزانە کابرا تەلەفۆنی بۆ من کردگەیژە عوزەیری 1200 شەهیدی و یەکێتی داگەوتن. کاکەگیان تۆ خەریکی فۆرموڵەکە غەڵەتە خوێنی تۆ. یەکێتی ئەگەر تۆ نەبوایەتە یەکێتی نەبوو. یەکێتی معنای نییە ئەگەر تۆ نەویتە تفەنگ هەڵگیری. ئەگەر تۆ نەکوژری، تۆ نەیتە شەڕ کەسێکی تروە تۆ بکوژری، یەکێتی کێز؟ تۆ ئیشە بێژی، تۆ خوەت شۆڕەشی. یەکێتی چی؟ یعنی چی من شەهیدم داگە سواڵە پوڵەکەی؟ تۆ خۆت باوەڕت وە دەسەڵاتە خۆت نییە باوەڕەکەی. تۆ خۆت باوەڕت وە گەورەیە خۆت نییە باوەڕەکەی. تۆ بوو گەورەیە خۆت مفت ئەدەی بە چمکێ بە ناوی یەکێتی تا لە گیرفانی باڤڵ و نەغدۆ بوێتەوە. کەواتە پەندە سیاسیەکانی ئەمە بوو. تیرەنازە کورتمەودا هیچ وەخت هەدەف ناپێکێ. هەر کەسێ نیشانەی لە نزیک دانیا بزانە تیرەناز نییە، درۆ ئەکا. ئەژێر لە دوورە و هاتم قاڵی تەکانیای، لە ژیر قاڵیەکە چاولیم قرتانیای، قاڵی توز نیاشت هەر قم لە قانیای. کاکە گیان ئێوە قاڵی تەکێ نیەن، ئێوە تیرەنداز نیەن. ئێوە هاتکن شتێکی تر بکەن، چاوە قرتێن و قمە لەقێنن. تۆ نە بۆ ڕیاسەتە عەشیرە هاتکی، تۆ نە ڕووناکبیری، تۆ نە ڕەهبەرە سیاسی. هەرێمە کوردستان بە حیزە حیزە ممکن بووگە، بە قارەمانێتی و مەچەکە کارەمان و کورد ممکن نەوگە. گۆڵە ئەمە مەخۆن کاورا لە سەر و بەندێکا مەجبور بووگە چوار فیشەک تەقێنێ و دەنەفەر بکوژێ. ئەمە قارەمانی نییە، قارەمانی بڕیارە قارەمانەدانە، بڕیارێک کە کەس ناتوانێ بیدات. ئەمەی کە تۆ لە پڕێک و بکەوی بەسەر هەرێکە دەست بۆی مەجبور بووی لە خۆ دفاعەکەی دوو فیشەک بتەقێنی، ئەمە قارەمانی نییە عەزیزم. مەسەڵەن ئێستا تۆ بێژی ئەم قوێخە دێرینە پیای قارەمانە کورتپەروەریکردنە، وەڵام ئاغا حەتا پەلاماریان نەدا داوای شتێکی تری لێ بکەن، هیچ هەڵوێستێکی نەبوو، هەڵیش نەهات، ڕوویشی نەکردە یەکێتی، نەیوت پاڤڵ تاڵەبانی تو گووە خۆی. ئمڕۆژ ئەتوانێت هەڵس و کەوتێکی تر بکات، ئەو مێژووی ڕابردوویە هیچ پاک بکات و یارمەتی با بۆ بنیادنیانە شتێکی دروستتر بتەوتر. وەگەرنە تەمامتان بەم چارە نووسە ئەچن. ئێوە کورتمەودان تیرەناز نیەن، یەک لە دوای یەک لە بینی یەکتریا یەکتری ئەدڕن، و تا ئێوە یەکتری ئەدڕن من هەر دەفعە و خەڵکێک لێ تێرمە دەرەوە.
ئێوە خەڵکە کوردتان پەراکەندە کردبوو، پەرش و بڵاو کردبوو، سەر لێ شێواو کردبوو. من خەڵکم ئەم خەڵکە کۆ ئەەکەم و لە دڵ ئەم خەڵکیشە ڕۆڵەی کوردی تێرمە دەرەوە. حتا تۆ زیاتر فەساد ئەەکەیت و لە ناو ئەچیت و دەرئەکەوی، من بتەوتر و بتەوتر و بەدەسەڵاتتر و بەدەسەڵاتتر و بەدەسەڵاتتر ئەبم. خوێندنەوەکانم منیش دروسە، چون خوێندنەوەکانم من لە پشتە فۆرمۆڵێکا تێکەنێ لە ئەختیارەتوە. من ئەتوانم نیشانەی 2 کیلومتری بشکێنم، چون ئەزانم دەسم چۆن بگرم، چون ئەزانم متەغەیرەکان وا شەرایتەکە ئەگۆڕێ چییە. وەلی باوکم تۆ لە باشترین حاڵەتە نیشانە چووە سەرە 40 متر نایپێکی، ناتوانی بیپێکی. ئەگەر لەمە تێگەین داستانە ئەمە ئیدامەی هەز و من بە وردی هەر لەسەر عوزەیریەکان دزەیەکان تا عوزەیریەکان ئەم جەریاناتە حکوومەتە هەرێم و ئەقلیمە کوردستانە یەک لە دوای یەک تەحلیلەکەم بە تایبەتی بۆ ئەوانەی وا ئەمڕۆ لە سلێمانی. ئەمڕۆ مامۆستایان لە حەڵەبجە دووبارە ڕێپێوانیان بوو لە سەرتاسەری زۆنی سەوزە، لە سلێمانی، لە ڕانیە، لە پشدەر، لە چەمچەماڵ، لە کەرکووک، لە خانقێن. ئەگەر کەسانێکی واتیا کە خۆیان بە ئینسانە ئازادە سەروەر ئەزانن یانە گەرەکیانە ڕۆڵی ئینسانی ئازاد و سەروەر ببینن، بەرەبەرە بەرچاویان ڕوون بوێت و کە لەگەڵ کیا تەرەفن. دنیاکە ئەسڵەن ئەوە نییە کە ئەوان ئەیوێنن، ئەسڵەن ئەوە نییە کە ئەوان باسی ئەەکەن. بۆیە یەکەم 24 ساعتێک کە دەستی پێکرد باڤڵە تاڵەبانی هات خۆی بکا بە تەڵە فیلمەکە، خۆی بکا بە ڕامبۆ لە فیلمە ئەوەڵین خوێنە. من دفاعم کردووە لە خەڵکی، کابرا تەلەفۆنی بۆم کردو، من وتمەوە کێسی خۆمە. نەکێشا 24 ساعت باڤڵە تاڵەبانیم کردە ناو زێراب، زاتینەوە خۆی دەرخا. نە پرنس کۆنفرانسی دانیا، نە مانۆڤری عسکەریدا، نەوتی من گوندەم، نەوتی من نێرەکەرم. وە پەلەپەل هات 3-4 سناریۆی دروست کرد. یەک وتی ئەمە دادوەرم کاری کردە، خۆی قانونیە، دەستگای دادیشی غیرە قانون نایاساییە، خۆی نایاساییە، دەستگای دادیشی نایاسایی هەڵسو کەوتی کردە. ڕۆڵە گیان ئیرادە گەورەیە بە ئایەتوڵڵا خەڵخاڵی ئیگرن، بە دەستگاه دادە ئێرانی گرنێژن پرۆسەیە دادڕەسی تەکمیل نییە. خەڵخاڵی بە 2 ساعت حکمە ئیعدامە کابرایەدا. تو چۆن لە 24 ساعتا بێ ئەوەی کە ڕەوەندە پەروەندەکەت بەڕەسی کردوێت، اختارە بە کابرا داوێ، مەدرەکە جەم کردوێ، بێریتی بیوەی، تو چۆن لە خۆتتی حکومەدەی. ئەمە وەرەخێکی بوو وتیان ئەمە ماجەراکەی وەکو کاورای دزەیی بووگە، چون کاورای ئێژێ عوزەیریەکان 100 بنەماڵەیان وا لە ئیسرائیلە. ئەوەڵەن ئەگەر عوزەیری بەرەبابن یەهودی نیەن، ئەگەر 100 دەدە یەهودی خۆیان ئەکەن بە عوزەیری ئیمکانی هەست ئەمانە بنەماڵگەلێک بوون کە مشتێک کەنیشتی جوولەکە شووی کردوێت بە عیدەی عوزەیری، مناڵی لێیان خست بێت و مناڵەکانی کردبێ بە یەهودی. و ئەمە هەرە و 100 بنەماڵەنە، یا عوزەیریەکانی یەهودین یا یەهودی نیەن. ئەمە داگێ لە ئیسرائیل نەکاکەجان، ئەوە سناریۆس. جمهوری ئیسلامی لە هیچ کەسێ ناترسێ، بە تایبەتی لە ئێوە نۆکەرەکانی. دوومن جمهوری ئیسلامی دەمێکە نەماوی شەڕە ئیسرائیلەدا، بە تایبەتی لە ئۆکتۆبرە کۆتاییە. ئیسرائیل و ئێران نەماویش دژمنایەتی ئەدەن. ئەم فرسەتە ئێران لە دەست نادات بیدا بە بافیڵ، وەکو ئاوی خواردن 2 موشەکیشەدا، نەم قڵای عوزەیریە، نە عوزەیریش پێیبەریە خوارد، نە باڤڵی شەیتوانی غەڵەتێ بکە و گشتی شەی و باو کڕ و ئێران پێی خراویەکە و چی پێمان کرد. ئەمە سناریۆی چی پێ بوو؟ باڤڵ ئیستە لەوەیەوە هاتکە. باڤڵ ئیستە گەرەکێسی غەڵەتێکە کردی، هەوسارێکە من لێم کێشا کۆی کاتۆ گەورە نەبێت، بەم سناریۆ هاتگە. چی بکەین و خەڵکینەوە بەخوا من ئەگەر خۆم لێم نەدایە ئێران لێ ئەدا.
ئەم خەڵکیشە وەکو قێخا ئەکرم گەلێکی خۆی بکاتە کوڕە خاسە و دەست بلێسێتەوە لە $1 ملیۆن و وەڵا هەڵما خاس و قبوڵیەکەن وەڵا ڕازەکە دەیوە نجاتمانی داخۆ وەڵا تۆهینی پێمان نەکرد نجاتمانی دا دێ ئەگەر ئێران و ساڕوخ لێمانی بەهە چیمان بکردایە گرە ڕۆڵەگیان ئەمەی تۆ باسی ئەەکەی ئەم خورما من چنچکەکەی بازی پێکرد ڕۆڵێژێ دوودانە قنهەر هەردکیان حەزیانە کرد ئەمێکی بکاوە قنیانەوە بەڵام لە ڕوویان هەڵمەیە هات بە یەکتری بێژن یەکیان وتی من مەتەڵێک ئێژم هەرکە هەڵی هاورد بکاوە قنیەوێکیوە ئەمێکی وتی باشە ئەوێکی وتی ئەمە چێوە لەسرە دیوار سمێڵیشی هەز ئێژێ میاو ئەوێکی وتی قاڵاوە ئەمێکی وتی ڕازەکەی بێ بکە ئەمە ڕێک وەسە سەرانە عەشیرەت و باڤڵ هەردکیان قنەرن هەردکیان دڵیان وا پێوە ئەوێکی بکاتە قنیانەوە ئەو ئێژێ سمێڵی هەز پشیلەس لەبەرەوێ هەڵی بێرێ ئەم ئێژێ قاڵاوە ئەو ئێژێ ئافەرین ڕاستە کرد ئەم ماجەرای قێخا سوەیلیە ئەم ڕێبوار کەلیموەری سوەیلی و ماجەرای ئیسرائیل و جاسوس وەمانە ڕێک وەسە دوو قندەرەکە ئەم ئێژێ وەڵا ئیسرائیل گەرێکی و حەملە بکە ئەو ئێژێ وەڵا ڕازەکەی ئەو ئێژ دێ ئافرین بێ بکە کاکە گیان مردمە ئێمە و ئەقڵ مردمە ئێمە بە بازی مەگرن ئەمە بازی خۆتانە ئێران لە هەر کوێ تێتان تێئەگیری ئێژن ئێران لە هەر کوێ تێتان تێئەگیری ئێژن بەغا لە هەر کوێ تێتان تێگیری وڵات تورکیە دوژمنە چۆنیش ئێوە ممکن بووگن بە ئێران و عێراق و تورکیە و ئامریکا ممکن بووگن پوڵتان ئەدەنێ ڕێگەی حیاتان بە دروستەکەن و حیزە ئێوەیان کردەوە دەسەڵات و حیزب و ئیمکانات و پوڵ و چەکدار ئەنا ئێوە بە مەچەکە قارەمانانە نەوگن و چەکدار باوکم ئێوە بزانە ئێوە دانەنیشتگن مشت و مڕ بکەن خۆتان لە دڵە مشت و مڕێ دەربێرن من وەکو حاکمێک ڕوودا و لەم سەرزەمینە نیە دەخاڵەتی تیانەکەم خەڵکی بۆ دانەسپێرم ڕێخستن نەخەمە ڕێ دەخاڵەت نەکەم ئەها هەوسارە تۆم کێشا لە سلێمانی نەمهێش تەڕاتێنکەی بافڵ خواردی بەیتیش نییە لە 50 جێگەوە دەسم وانە قنە خۆی شێخەوەرە نییە بۆیە ئەم دەرسانە مهمن وەختی سیاسەتمەدار لەم سەرزەمینی ئێمە بە واتای جدیدینەوەگە من مەجبورم خەڵکە سیاسەتمەدار پەروەردەکەم ڕۆڵەی شۆڕژگێر پەروەردەکەم تیرە نازی فێرە گەنجەکان بکەم تا بفامێت دیتە هاشوهوش ئێوە بە ئەنوانە حکوومەتە هەرێم و هاشوهوش تووخاڵیتان وەکو بەبرە کاغەزی بە ئەنوانە کوردبازیتان گشتم باتڵۆ کرد و عەشیرە بازیشتانم باتڵۆ کرد و سەرۆکە حیزە ساختەی عەشیرەیشتانم باتڵۆ کرد و گشتی باتڵ بوو جێگەتان نەما کۆمەلگای سەرزەمینە ئێمە ئێوە تفەکاتۆ و تفتانەکاتۆ کەسێک وەکو من کە دەسەڵات ئەوە خەریکە و وردە دروسی ئەکا خوایش لە دەستی ناتوانێ دەریبێرێت گرتنی دەسەڵات بۆ ئێمەی کورد سەختە وەلی ئێمە ممکنی ئەەکەین بەڵام هەر بە دەلیلە سەختیەکەی کە ئێمە ئەتوانینەوە کارە بکەین و خەڵکی تر ناتوانێ بیکات لێو دووە فەڵەک ناتوانێت لە دەستمان دەریبێرێت وا من سانیە بە سانیە پانتایی و درێژتر ئەەکەمەوە بازنەی شۆڕژگێڕانە کورد ئێوە وەکو بڵقە ئاو خەریکن ئەتەقێنەوە نەمایشە کوردبازیتان نەمایشە دەسەڵاتتان
فەسادە لە بینی یەکتریتان ئێوە دوو نەفەرتان و یەکتری وەفای نییە، یەک لە یەک گەواترن، یەکتان زاتی نییە ملار کاتۆ ئەوێکی ئەیدڕێ. عەزیز باڵانسە فەساد حەدێکی هەز ئەترازێت. ئێوە حتا ئەڕوات داڵمەنەیە دوژمنەکانە خۆتان زیاترەکەن. حزورە ئێمە دوژمنەکانە ئێوە ئەکاتە ساحێوە ئەقڵ، بۆشیان ناچێتە بەرەوە نیمچە سوڵحەکەن. ئەم دێرینە ئیستە لە خوایەتی بۆ دەرناکەوێت، بۆ دەرناکەوێت قسە ناکا، چون هەنووز کە هەنووزە ئومیدی هەست سوڵحێ لەگەڵ باڤڵ بکە، حەدەئەقل ئەوەسە باڤڵ دەسی بۆ نەوات، بۆیە خۆی دەرناخا، بۆیە هەڵوێست ناگرێت، بۆیە ئەلەنە ناوێسێت، نە تەوانی هەست نە قەوارەی هەست نە گەرەکیسی بێتە ئەم مەیدانە. وردە وردە فێر ئەکرێت، وردە وردە فێر ئەوێ ئەو نازانێ ئەگەر ئیمڕۆ دوو نەفەر خەریکن هەواڵی ئەپرسن دەلیلی هەبوونی کەسانێکی وەکو ئێمەمانانە وا لە ژێر و خەریکین بازیەکە لە باڤڵ ئەشێوێنین. هەدەفە ئێمە زاڵ نەبوونە کەسافەتە بەسەر خەڵکە کوردەوارە، زاڵ نەبوونە تۆقاندنە بەسەر سلێمانیە، نەشێوانە هەڵسوکەوتت دەسەڵاتە لە ناو کۆمەلگای کوردیە و هانینەوەی بۆ کۆمەلگای کوردیە. بۆیە ناتوانن چارە ئێمە بکەن. لە دیبەیتەکانە ترا چمکێکی تر بە وردی بە ئەخبارەکان و دەیتاکان تێمەسەرە ئەم بازیە کە لە ئۆکتۆبر و کۆتاییە دەسی پێ کرد. ئەم ئۆکتۆبر و کۆتاییە تومارە فرە کەسێ ئەپێچێت و من جملە حکوومەتە حەلیمە کوردستان حکوومەتەکە وا سەرۆکە ئەحمەقەکەی هەڕای کردو بۆ نۆروێژ بۆ مونشن بۆ ئاڵمان بڕوا لە سیکوریتی جیهانیدا دانیشە نەچیروان بارزانی خوێڕی تۆ پیاگ نەبووی بە باڤڵ بێژی تۆ نایاسایی هەڵسو کەوتەکەی ئەڕۆی نەمایشە چیەکەی فەرار بە جڵەوە چیەکە یانم تۆ سەرۆکیت و ئەڕۆی خەڵکی ئەوێن ئەها چوبمە کۆنفرانسە جیهانی کۆرە تۆ کەس کەرە پێوە ناوەسی کاولای ئەحمەق ئەمە بووگەسۆ قەقڵاکەی قێخا دێرین ئەمە نەمایشی قڵاکەی قێخا دێرینە نە سەرۆک عەشیرە بوو نە خەڵکی لە پشت بوو نەتوانی بووی چوار ئینسانە گەورە دروست کات نەیتوانی بوو تۆیش هیچ گویەکنی بێجگە لە ئینسانە فاسدێ لەم سەرزەمینە ئێمە فکرەکەی مەسەڵەن بڕۆیتە فەڕەنسا و بڕۆیتە ئاڵمان و ئەها من پیای مهمێکم وامە ئاڵمان چوبمە کۆنفرانسە سیکوریتی نە مهمیت و نە عەدێدێکیت و نە پیاگیت و نە کەس گووە کەڵاو ئەپێوێ بابا ئێوە هار بووگن یەک گەورەیە لە خۆتان نیشان بە نێستان ڕۆڵەگیان تەواوە ئەم دنیا ماساو بۆ ئێوە بکە چوار پیایی ئاقلی وەکو من ئێوە وە پیاگ نەزانێ ئێوە مەرگتان خۆشە جا چییە با مشتێکی هەڵدریاگە خوێڕی ماساو بوو بکەن پولێ ناژی لا ئێوە خۆش